تا ئەو ڕۆژەی دەرگای زیندانەکان تێک دەشکێندرێت. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە دوایین بەیاننامەی خۆیدا سەبارەت بە بارودۆخی ئێران ڕایگەیاندووە هەزاران خۆپێشاندەر و هاوڵاتی کە لە دوای دەستپێکی ناڕزایەتی سەرتاسەریەکانی 28 دەسەمبری 2025 دەست بەسەرکراون لەژێر مەترسی جددی ئەشکەنجە، بێسەر و شوێنکردنی زۆرەملێ، دادگایکردنی نادادپەروەرانە و سزای تند لەوانە سزای لە سێدارەدان. بە وتەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە سەرەتای دەستپێکردنی شەپۆلی نوێ ناڕزایەتیەکانەوە دەیان هەزار هاوڵاتی لە سەرانسەر ئێران دەستگیرکراون. نەلێو دەستگیرکراواندا بەشێکی زۆر لە چین و توێژە کۆمەڵای تێجۆراوجۆرەکان بەرچاو دەکەوێت، هەر لە خۆپێشاندەرانی سەر شەقام و چالاکانی مافی مرۆڤەوە بگرە تا خوێندکاران، ڕۆژنامەنووسان، پارێزەران، کارمەندانی چاودێری تەندروستی و ئەندامانی کەمینەتەوەیی و ئاینیەکان کە یان لە خۆپێشاندانەکاندا بەشداریان کردووە یان پشتیوانیان لە خۆپێشاندەران کردووە. ئەو ڕێکخراوەیە هۆشداری دەدات لەوەی کە فەرمانی ئەم دوایە سەرۆکی دەسەڵاتی دادوەری بۆ مامەڵەکردن بەبێ جیاوازی لەگەڵ خۆپێشاندەران و لێدوانی بەرپرسانی دادوەری کە ناڕزایەتیەکانیان وەک تاوانێکی شیاوی سزای لە سێدارەدان ناوبردووە، مەترسی دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی بە ڕادەیەکی زۆر پەرەپێداوە. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی، ڕەوتی دەستگیرکردنەکان لە چەندین پارێزگای وڵات لەوانە لە ئەلبۆرز و ئەردەبیل و فارسەوە بگرە تا خوزستان، کوردستان، سیستان و بەلوچستان، تاران، خۆراسانی ڕەزەوی، گیلان، کرماشان و ناوچەکانی دیکەی ئێران هەروە بەردەوامە. دەستگیرکردنەکان لە ناو ماڵ و شوێنی کار و شەقام و بازگەکان و تەنانەت لە نەخۆشخانەکانیشدا ئەنجام درراوە و زۆرێک لە دەستگیرکراوەکان هەر لە سەرەتاوە لە هەر جۆرە پەیوەندیەک لەگەڵ بنەماڵەکانیان و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێ بەشکراون. بەپێی ئەو بەڵگەنامانەی بەدەستهاتوون، دەستگیرکراوان لە کاتی لێپرسینەوە و دەستبەسەربووندا لەگەڵ شێوازێکی ئاشنای ئەشکەنجە و هەڵسوکۆتی خراپی وەک لێدانی تند و هەڕەشەی لە سێدارەدان، دەستدرێژی سەکسی، بێبەشکردنی بانقەز لە خۆراک، ئاو، ئیمکاناتی بەهداشتی، دەرمان و چاودێری پزیشکی پێویست بەرەوڕوو دەبنەوە. بە وتەی ڕێکخراوەکە لە زۆرێک لە کەیسەکاندا دەستگیرکراوان بەبێ دەستڕاگەیشتنەوە پارێزەر و لەژێر گوشاری لە ڕادەبەدەری جەستەیی و دۆخی خراپی دەرونیدان ناچارکراون فۆرمگەلێک واژۆ بکەن کە تەنانەت ڕێگەیان پێ نەدراوە بیخوێنەوە یان لە بەردەم کامێرادا بە شێوەیەکی زۆرەملێ دان بە تاوانە ئەمنیەتیەکاندا بنێن. بڵاوکردنەوەی ئەم دانپێدانانە زۆرەملەیانە بە شێوەیەکی ڕێکخراو لەلایەن مێدیای دەوڵەتیەوە ڕێگە خۆش دەکات بۆ سەپاندنی سزای تند لەوانە سزای لە سێدارەدان و هەروەها هەوڵێکە بۆ جێخستنی ئەو ئەدعا فەرمیەی حکوومەت کە خۆپێشاندەران ئاژاوەگێڕ و تیرۆریستن. یەکێک لە تاریکترین لایەنەکانی ئەم سەرکوتکردنە بریتیە لە هێرشی ئامانجدار بۆ سەر نەخۆشخانەکان و بریندارەکان. هێزەمنیەکان نەخۆشخانەکانیان ئاگادار کردوێتەوە لەوەی کە هەر نەخۆشێک کە ئاسەواری گولەی شەڕ یان گولەی ساچمەی پێوە بێت دەبێت دەستبەجێ بە ناوەندە ئەمنیەکان ڕابگەێنن. خۆپێشاندەرانی بریندار ڕاستەوخۆ لەسەر قەرەوێڵەی نەخۆشخانەکانەوە گوێرسرانەتەوە بۆ گرتوخانەکان، تەنانەت ئەوانش کە پێویستی بەپەلەیان بە چاودێری پزیشکی بووە بۆ ئەوەی زیندوو بمێنن. کارمەندانی پزیشکیش بە تاوانی ئەوەی یارمەتی بریندارەکانیان داوە دەست بەسەرکراون. بە گوێرەی ئەم راپۆرتە بەشێک لە کارمەندانی پزیشکی کە لە دەرەوەی نەخۆشخانە هاوکاری بریندارەکانیان کردووە بەهۆی گەیاندنی خزمەتگوزاری پزیشکی بە ناڕازیان دەست بەسەرکراون. داواکاری گشتی و دادستانی پارێزگاکان لە ڕێکەوتی دەی ژانڤیەوە بە ئاشکرا لە لێدوانەکانیاندا خۆپێشاندەران بە محارەب وەسف دەکەن تۆمەتێکی کە بە پێی یاسای کۆماری ئیسلامی دەتوانێت سزای لە سێدارەدانی بەدواوە بێت. سەرۆکی دەسەڵاتی دادوەریش داوای لە بەرپرسانی دادوەری کردووە بە خێرایی و بەبێ جیاوازی لێکۆڵینەوە لە کەیسەکان بکەن و لە هەندێک حاڵەتدا بۆ خۆی ڕاستەخۆ بەبێ ئامادەبوونی پارێزەرەکانیان لێکۆڵینەوە لەگەڵ دەستگیرکراوان کردووە. واقعیەت ئەوەیە کە کۆماری ئیسلامی زیندانەکان وەک پایەی بەڕێوەبردنی کۆمەڵگا بەکاردەهێنێت. زیندانی سیاسی، ئەشکەنجە، دانپێدارانی زۆرەملێ و لە سێدارەدان تەواوکەری سیاسەتێکی ئابوووریەکە سەرچاوەی هەژاری و هەڵاواردنە.
کاتێک زۆربەی هەرە زۆری کۆمەلگا بەدەست هەڵاوسان، بێکاری و بێمافیە و وەزاڵە هاتوون، تەنها بە ترس و تۆقاندنی ڕێکخراو دەتوانرێت بەر بە ناڕزایەتیەکان بگیردرێت. لەم ڕووەوەیەکە خەبات لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی ڕاستەوخۆ خەبات و تێکۆشانە لە پێناو پاشەکشەکردن بە ڕژیم و هەنگاوێکی جددیە بۆ ڕووخاندنی. لە کۆبوونەوە و ناڕزایەتیەکانی بەردەم زیندانەکان پاڵپشتی بنەماڵەکان بن. بنەماڵەکان بۆ ئاگاداربوون لە دۆخی دەستبەسەرکراوان دەچنە بەردەم زیندانەکان، حوزوری بە کۆمەڵ هاوشانی ئەم بنەماڵانە و پاڵپشتیکردنیان تێشووی سەرکوتکردن دەباتە سەرەوە و دەنگی دادخوازی بەهێزتر دەکات. مافی سەردان، مافی پارێزەر و مافی چارەسەری پزیشکی دەبێ بەسەر ڕژیمدا بسەپێندرێت. واقعیت ئەوەیە کە بەبێ زیندان و زیندانی سیاسی ڕژیمی ئیسلامی یەک ڕۆژیش ناتوانێت درێژە بە دەسەڵاتەکەی بدات. ئەم ڕژێمە هەر لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاریەوە لەسەر بنەمای کەپکردنی دەنگی نەیاران و زیندانیکردنی هەڵسوڕاوان و ترساندنی خەڵک لە مافخوازی بنیاد نراوە. زیندانیە سیاسیەکان خوێنی دەماری ئەم سیستەمان. هەر بۆیە خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی تەنها پرسێکی مافی مرۆڤ نییە، بەڵکو هەنگاوێکی جددی و بنەڕەتیە لە خزمەت بە ڕووخاندنی کۆماری ئیسلامیدا. پێویستە دروشمی ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی لە هەموو شوێنێک دەنگ بداتەوە. نابێت هیچ کەسێک بە تاوانی خەبات لە پێناو دەستەبەرکردنی مافەکانی، بە تاوانی ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە نەهامەتی ئابووری و ستەم و سەرکوتکردن، بە تاوانی هەبوونی بیرروڕای جیاواز یان بە تاوانی کار و هەڵسوڕانی سیاسی دەست بەسەر و زیندانی بکرێت. ئەگەر بڕیارە کەسێک لە گۆشەی زیندانەکاندا بێت، ئەوە تاوانباران و سەبەبکارانی ئەم دۆخەی ئێستان کە دەبێ زیندانی بکرێن، واتە ئەوانەی کە منداڵانی خەڵک دەبەنە زیندان و ئەشکەنجەیان دەدەن. ئەوانەیە جگەرگۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕە بێناو و نیشانەکاندا بە خاک دەسپێرن. واتە ئەوانەی کە سەروەت و سامانی کۆمەلگا بەتاڵان دەبن و قورسایی ئەم هەموو ئازار و بێبەشی و بێمافیەیان بەسەر خەڵکدا سەپاندووە. بنەماڵەی زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەوانەیە کە لە کۆمەڵکوژیەم دوایەدا گیانیان لەدەستاوە بە تەنها مەهێڵن، سەردانیان بکەن، دڵنەواییان بدەنەوە و لە تەنیشتیان بمێننەوە. ئەم هاوسۆزیە هەم پشتیوانیەکی ئینسانیە و هەم کرزەیەکی سیاسی. لە چەرەکیەکانی دەرەوەی وڵاتیشدا پێویستە بەردەوام و بە شێوەیەکی بەرچاو دروشمی زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بکرێن دووپات بکرێتەوە. هەروەها زانیاری دروست سەبارەت بەو کەسانەی کە دەستگیر کراون، واتە ناو، بەرواری دەستبەسەرکردن، شوێنی دەستبەسەربوون، باری تەندروستی، پێویستی بە پەلەب هارێزەر و چارەسەر بڵاو بکرێتەوە. بڵاوکردنەوەی زانیاری واتە کەمکردنەوەی ئەگەری بێسەر و شوێنکردن و ئەشکەنجەی زیندانیان لە بێدەنگیدا. هاوکاریەکی مادی ڕێکخراویش زۆر پێویستە. کاتێک سەرپەرشتی بنەماڵە لە زینداندایە، ڕژیم بە هەژاریش سزایان دەدات. پێکەنانی سندوقی یارمەتی ماڵی، تۆڕەکانی پشتیوانی گەڕاک، دابینکردنی هەزینەی پارێزەر، چارەسەری پزیشکی، کرێماڵ و بژێوی ژیان هەموویان بەشێکن لە خەبات. بێگومان لەگەڵ ڕووخانی ڕژیمی ئیسلامی دەرگای زیندانە سیاسیەکان تێک دەشکێندرێت و ئەو کەسانەی کە ئەشکەنجە و مەرگیان لە پێناو ئازادی و دادپەروەریدا قبول کردووە بە شانازیەوە دەگەڕێنەوە ناو باوەشی جەماوەر. بەڵام تاوڕۆژە ئەرکی ئێمە لە دەرەوەی زیندانەکان ڕوونە. ئەویش ئەوەیە کە هەموو هەوڵێکی خۆمان بۆ ڕێگریکردن لە ئیعدام و ئەشکەنجە و ئازادکردنی زیندانیانی سیاسی بخەینە گەڕ.